چەندێکتان بیستەکە ئەڵێ بە مسلمانان ئەڵێن بەخوا لە مسلمان ترسنۆکتر نییە، لە ئیسلام پیستر نییە، خۆشی بە مسلمان دانا تەمەنا لەبەر خاتر ڕازیبوونی کەسێک شخصێک لەو مەجلسەکە دانیشتە قسەی ئاوا گەوراکە دە وەڵڵاهی پێی کافرە بێ و قسان مەکە لاقی ئەوانەی فەڵەستین چی بەسەریان نادێ بابێ، چونکە ئەوانە ترسنۆکن، مسلمانەکان ترسنۆکن ناتوانن دیفاع، وەڵڵا تو ترسنۆکی لەوەی کەوا لەورە شەڕەت و لەیرە وەختە بتۆقی. چەندێکتان بیستەکەوە ئافرەتێک کاتێنی قابەکە ئەڵێم دەوارە ڕەشە چیە داتەتە سەرتا، چەندێک وا گوێمان لێی بووە دە وەڵڵاهی ئەوە پێی کافرە بی و لە ئیسلام دەرەچیتە دەرەوە. چەندێکتان بیستەکەوە ئەڵێ ئەمانەی کەوا ڕیشیان وە ڕیش بزنەگا، بیستتانە دە وەڵڵاهی پێی کافرە بی و لە دین دەرەچیتە دەرەوە. چەندێک گوێتان لێی بووەکەوە ئەڵێ ئەم دارە چی ئەیکەنە دەمیانە، جەماعەت شواڵە کورتەکان ئەمە گشتی ئەنووسرێ و تۆمارە کرد لای خوای پەروەردگار. قل بالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم، والله بي كافر بن